من داواکاری خۆبەخشان و دەرچوانی دانەمەزراوی پزیشکی و تەندروستی لە ئێستاە بابەتی دامەزراندنە ئێستا ڕێکەوتن لە نێوان هەرێم و بەغایە لە ئارایە و نەوت لە ڕێگەی سۆمەوە هەنارداکرێ داواکاری ئەمانیشەوەیە کە نەوت مڵکێکی گشتیە ڕاستە لە ڕێگەی حکوومەتەوە فرۆشرێ بەڵام پێویستە داواکاری هاوڵاتیان لە بابەتی ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغایە بێتە دی بۆیە لێرەوە داواکەن بە پێی دەستوری عێراقی هەموو هاوڵاتیەکی عێراق هەمان مافی هەیە پێویستە چۆن کەسێک لە خواروی عێراق و ناوچە دابڕێنراوەکان دائەمەزرێ پێویستە دامەزراندن بۆ بەشە تەندروستی و پزیشکەکانی هێرش بکرێتەوە ئەمانیش وەکو بە شێوازێکی مەرکەزی دابمەزرێن ساڵەهای ساڵە ئەمان بە بێ هیچ ئیمکانیەتێکی مادی بە بێ هیچ سەپۆرتێکی مادی کاری خۆبەخشیەکەن بۆیە ئیتر پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە جدی بێتە سەرخەت و بە تایبەت کۆبوونەوەکە لەوە سەرچاوە ئەگرێ کە ئێستاکە عێراق داوای ناوی دەرچووە پزیشکی و تەندروستیەکانەکات لە وەزارەتی خوێندنی باڵا ئەمان داواکارن کاری خۆبەخشی بە ئەوەی کە هەبووە کە وادیان پێدراوە لە پێشوە کە ئەگەر دامەزراندنێ بکرێت کاری خۆبەخشەکان لە پێشترن لە بەرچاو بگیرێت چونکە لە خۆبەخشەکان کەرتی تەندروستی هەیە ساڵانێکە خزمەت بە ناوەندە حکوومیەکانەکەن بەهۆی ئەو وعدەوە ساڵەهای ساڵە لەو ناوەندە ماونەتەوە بەو هیوایەوەن کە دامەزراندن بۆ خۆبەخشان بکرێتەوە و دابمەزرێن